سڵاو بینێ خۆشەویست دووبارە لە ڤیدیۆیەکی تازاتی وڵاتان لەم ڤیدیۆشدا بەرهەمێکی زۆر تایبەتمان لایە کە دێخینە ڕوو ئەویش شاشەیەکی گەیمینگە لەلایەن کۆمپانیای شاومیەوە. لەم ڤیدیۆدا لەگەڵمان بن تاڵی تایبەتمەندی و زانایەکان لەسەر ئەم شاشە گەیمینگە دەخینەوە. ئیسوەرە یارمەتیمدا. لەناو کارتۆنەکەیدا ئەو ڕاگرێت تێدا کە پلاستیکە بەمەش مێنو و کێوڵەکانێتی وەرەوە ئەوەش بەشی ژێرەوەی ڕاگرەکەیە لە بەشی ژێرەوە شاشەکەیە گەربین شاشەکەی قەوسە لە جۆری ئەلترەوایدا وەروە قەوارەکەی 34 ئینچە. بەڵا زانەوە شاشەکەیە کە لە کارتۆنەکەی دەرماهێنا لەگەڵم بن دەڕۆین تێستی دەکەین و ببینین کە کارپێکردنی چۆنە و لە چ ئاستێکدایە. ئەم شاشەیە خاوەنی دوو دەرچەی HDMI لە بەشی پشتەوەی وەرەوە لە تەنیشتەوە و دوو دەرچەی دیسپلەی پۆرت هەیە و لەولاتریش دەرچەیەکی ئۆدیۆ جاک هەیە. ئەم شاشەیە قەبارەکەی 34 ئینچە وەروەها 3400 پێکسل بە 1440 پێکسلە وەوەی لەو شاشەیەدا زۆر تایبەتە ئەویشەوەیە کە توانای نوێبنەوەی شاشەکە 144 هێرتزە و ڕسپۆند تایمی ئەم شاشەیە واتە کاردانەوەی ئەم شاشەیە 4 ملی سێکەندە. بە شێوەیەکی گشتی ئەم شاشەیە گەیمینگە واتە بۆ یاری ڤیدیۆکان دروست کراوە بەڵام ئەگەر بێت و بۆ کاری دیزاینیش بەکار بێت ئەوە هەڵبژاردەیەکی باش دەبێت چونکە لە توانایدا 16.7 میلیۆن ڕەنجی جیاواز پیشان بدە. جوڵاندنی ئەم شاشەیە زۆر ئاسانە ئەویش کە دەتوانرێت بۆ هەر چوار لە بجوڵێندرێت بۆ لای چاپ ڕاست و بۆ سەرەوە و بۆ خوارەوە وەروە زۆر بە ئاسانی دەتوانرێت شاشەکە بەرز بکرێتەوە و نزم بکرێتەوە. ئەگەر بڕۆینە سەرباسی دیزایانی شاشەکە خاوەنی دیزانێکی تایبەت و جوانە بۆ پێی دیزانەکەی زۆر سادەیە و هەروە لێوارەکانی زۆر کەمە. وەرەوە لە بەشی پشتەوەیدا خاوەنی داپۆشەرێکی موگناتیزیە کە کێبڵەکان دادەپۆشێت و ونیان دەکات کە ئەمەش سادەیەکی زیاتر دەبەخشێت بە شاشەکە. وەم شاشەیە لە ئێستادا لە کۆمپانیای ئایتیلۆبی بەردەستە بە گرنتی 1 ساڵ و بە نرخی $325. بەڵا زان لێر داهاتنی کۆتایی ڤیدیۆم جارەمان کە تایبەت و بەناسانی بەرهەمێکی کۆمپانیای شامی کە شاشەیەکی تایبەت و بە گەیمینگ و هیوادارم ئەم ڤیدیۆتان بەدڵ بێ و لە بیری مەکەن ڕخنە و پێشنیارەکانتان بە کۆمنت بینووسن وهروەها سبسکرایب چەنەڵەکەکەن بۆ پشتگیریمان. زۆر سپاس بۆ پشتگیریتان. خێرا گێگای زۆر بێسنوور ئۆفەری گەورە داشکاندنی بێوێنە تەنها فاسلینگ هەیەی وەک هەمیشە داشکاندنێکی گەورە لە فاسلینکەوە بۆ بەشداربووانی. ئێستا لە ڕێگەی بەکارهێنانی ئەپلیکیشنی فاسپەی دەتوانیت سودمەندبی لە داشکاندنی لە 125 لە کاتی پڕکردنەوەی کارتەکانی فاسلینگ. پاکێجی مینی 1 گیگابایت ئینتەرنێت بەدەست بێنە تەنها بە 2500 دینار، 2 گیگابایت تەنها بە 3750 دینار، 4 گیگابایت تەنها بە 5000 دینار. پاکێجی مەمناوەند کارتی 12000 15 گیگابایت، کارتی 15000 30 گیگابایت، کارتی 20000 6 گیگابایت. پاکێجی بێسنوور دەتوانیت بێسنوور ئینتەرنێت بەکاربێنی بە کارتەکانی 29000 و 39000 و 69000. هەر ئێستا ئەپلیکیشنی فاسپەی دابەزێنە و هەژماری خۆ دروست بکە و تەنها بە پڕکردنەوەی کارت لە ڕێی ئەپلیکیشنی فاسپەی بەسە بۆ کڕینی پاکێجەکان. ئەپلیکیشنی فاسپەی لە هەردوو سیستمی iOS و ئەندروید بەردەستە. بۆ پڕکردنەوەی هەژماری فاسپەی سەردانی بنکەکانمان بکە یان کلیک لەسەر نزیکترین فرۆشیار بکە لەناو ئەپلیکیشنی فاسپەی دواتر نزیکترین فرۆشیار لەسەر نەخشەی فاسپەی هەڵبژێرە. فاسلینگ تۆ خێراترینی.